سڵاوتان لەبێ خۆشەویستانم دووبارە لە سمارت ترەیدەرەوە گەڕاینەوە خزمەتان. شیکاری بۆ هەفتەی پێنجەم و کۆتایی مانگی 11 ساڵی 2023 دەکەین. سەرەتا لاڵتونەوە دەست پێ بکەین. ئێمە ئەلحەمدولیلا ماوەی دوو هەفتەیە ئەو زۆنانی کە دەستنیشانی دەکەین بۆ بەرزبوونەوەی ئاڵتون و ئەو شیکاری و پێشبینیانی کە خستمانە ڕوو بە بازرگانەکان وەکو خۆی دەرچوو و بەشێکی زۆری بازرگانە توانیان سود و قازانجێکی زۆر باش وەرگ بگرن. ئەمە دڵخۆشین بە هەبوونی ئەم ئەنجامە. شیکاری خوێندنەوەی ئێمە بۆم هەفتەی ئاڵتون، من بەڕاستی هێشتا لەگەڵ بەرزبوونەوەی زیاتری ئاڵتوندام. تارگێتی دووەمی بەرزبوونەوەی ئاڵتون کە لە ماوەکانی ڕابردوو باسمان کرده بوو ئاستی 2010 بوو، بەڵام تاسە نرخ پێی نەگەیشتووە. من پێم وایە کە بۆم هەفتەیە ئاڵتون خۆی بگەێنێتە ئاستی 2010 و من چاوەڕی گەشتنی نرخ دەبم بە واستە. پاشان تارگێتی سێممان ئیزافە کردووە بۆم هەفتەیە کە ئاستی 2019. ئاڵتون بە کاندڵێکی یەک ڕۆژی تا لە سەروی ئاستی 1984 بمێنێتەوە لە سیناروی بەرزبوونی خۆی بەردەوام دەبێت و لە هەوڵدا خۆی بگەنێتە ئاستی 2010 پاشان 2019. 2019 تارگێتی کۆتایی بەرزبوونەوەی ئاڵتونە بە پێی شیکاری بە پێی سینارەکانی ئێسای بازار. ئەم ئاماژەیە هەیە بۆ ئاڵتون. سەبارەت بە دابەزین، ئێمە لە ڕووی تەکنیکەوە دوو زۆنمان لە پێش بۆ دابەزینی ئاڵتون کە زۆنی یەکەمیان لە 2030ەوە دەست پێ دەکات بۆ 2041. هەروەها زۆنی دووەمیان لە 2057ەوە دەست پێ دەکات بۆ 2000 تقریبا 2007. تا ئێستا ئێمە نازانین کام لەم زۆنانە بە تەواوەتی دەتوانن ئاڵتون ڕابگرن لە ڕەوتی بەرزبوونەوەی. کاتێک کە نرخ نزیک دەبێتەوە لەم ناوچانە، پێویست دەکات کە ئەپدەیت و نوێبوونەوەیەک بکەین بە سینارەکانی ئاڵتون. هەروەها ڕەنگە پێش گەیشتن بەم زۆنانەش ڕووداوێکی سیاسی پێشهاتێک دروست ببێت کە وا بکات ئاڵتون زۆر بە خێرایی دابەزی بکات. بۆیە بڕیاردان لەسەر مامەڵەی فرۆشتنی ئاڵتون هێشتا زووە. هێشتا ئاماژە و سینارەکانی بەرزبوونەوە بەهێزترن بەراورد بە دابەزین. بۆیە تکایە ئاگادار بن، هێشتا کاتیەوە نهاتۆ بتوانین بەبێت ترس و دوودڵی بیر لە فرۆشتنی ئاڵتون بکەینەوە. وەکوتمان تارگێتی بەرزبوونەوەیم هەفتەیەت کە چاوەڕێ دەبین 2010، پاشان تارگێتی دووەمان 2019. لە دوای گەیشتن باستی 2019 ئێمە شیکارێکە ئەبدەیت دەکەینەوە و چاوەڕێی دروستبوونی سیناریوشی نوێ دەبین. شیکاری دووەمان لەسەر داکسی ئەڵمانی کە دەبینین لە ماوەی مانگی ڕابردوودا بەرزبوونەوەیەکی زۆر فراوان و بەرچاوی بەخۆ بینیوە و ئێستا زۆرێک لە بازرگانەکان چاوەڕێی دروستبوون و داخەبوونی فرۆشتنن، هەتا بەشێکیان لە ماوەڵی فرۆشتنیش بەجێ ماون. چاوەڕێی سیناریوکی بەهێزی دابەزینن. داکسی ئەڵمانی لە ڕووی شیکاری و تەکنیکەوە ئەم زۆنەی لە پێشە کە لە 16176ەوە دەست پێ دەکات بۆ 16267. ئەم زۆنە دەتوانێت کۆتایی بەڕەوتی بەرزبوونەوەی داکسی ئەڵمانی بهێنێت. و من پێم وایە لێرە و سینارەکانی دابەزین چالاک بن. تارگێتی یەکەمی دابەزینیش گەڕانەوە دەبێت بۆ ئاستی 15836. هەروها تارگێتی دووەمی دابەزین کەمە بۆ مەودایەکی دوور و درێژی بازارە 15568 دەبێت. بۆیە لە دوای گەیشتنی نرخ بەم زۆنە ئێوە دەتوانن بڕیاری خۆتان بدەن، بە تایبەتی ئەوانەی کە هێشتا داخڵ نەبوون، چاوەڕی دەرفەت و سیناریویەکی باشن، دەتوانن لەم زۆن و لەم ناوچەیە بڕیاری داخڵبوونی مامەڵەکانتان بدەن بە هیوای ئەوەی کە ئەم دابەزینە بەرچاوی کە پێشبینی بۆ دەکەین وەکو خۆی ڕوو بدات. شیکاری سێممان لەسەر یۆرۆ بەرامبەر بە یێنی ژاپۆنی. ئەم شیکاریە ئەم زۆنێک کە دیاریمان کردووە لە هەفتەکانی ڕابردوو دەستنیشانمان کرده بوو. باسمان لەو کرد کە ئەم زۆنە یەک مانگیە، واتە لەسەر ئاستی مەودایەکی فراوانەوە ئێمە چاوەڕێ دەبین کە نرخ خۆی بگەێنێتە ئەوێ. هەرچەندە ئێمە ئەو تارگێتی کە بۆمان دەستنیشان کرده بوو، تارگێتی
دابەزین کە نزیکترینیان ئاستی 162 بوو. هەفتەی ڕابردوو پێش گەیشتن بە زۆنەکە بینیمان کە تارگێتی دابەزینی پێکا کە ئاستی 162 بوو. بەرزترین ئاست لێرە 164 و 300 بوو کە توانی پێی بگات پاشان دەست کرد بە دابەزین. ئەم زۆنەیەشتا بەهێزە و هەر بەهێزی ماوەتەوە. ئێمە بۆم هەفتەیە چاوەڕە دەبین کە نرخ بێتە ئەم ئاستەوە، بەڵام ڕەنگە لە سەرەتای زۆنەکەەوە ڕاستەوخۆ دەرفەتی فرۆشتن دروست نەبێت لەبەرەوەی کە لە هەفتەی ڕابردوو نرخ نزیک بوو بۆ لە زۆنەکە، بەڵام نەگەشت ئەوێ دەستی کرد بە دابەزین. ئەم جارەیان کە نرخ نزیک دەبێتەوە لە زۆنەکە ڕەنگە بتوانێت تا ئاستی 165 یاخود 166 125 زۆنەکەش ببڕێت، پاشان سیناروی دابەزین چالاک بێت و دووبارە چاوەڕە دەبێت نرخ بگەڕێتەوە ئاستی 162 کە تارگێتی یەکەمە. من فرۆشتنی یۆرۆیەن لەم زۆنە بە دەرفەتێکی باش و گونجاو دەزانم، بە تایبەتی بۆ بازرگانم بەڕێزانی کە سەرمایان گەورەیە و کێشیان لەگەڵ مامەڵەی گەورە و ستۆبلوز و مەودایکی دوور و درێژدا نییە، دەتوانن سود و قازانجێکی زۆر باش لە فرۆشتنی یۆرۆیەن وەربگرن لەم ناوچەیە. شیکاری و خوێندنەوەکانمان بۆم هەفتەیە بەم شێوازە بوون. یۆرۆ بەرامبەر بە یێنی ژاپۆنی، هەروەها داکسی ئەڵمانی کێکێکە لە پشکە بەهێزەکان، هەروەها ئاڵتون. هیوادارین ببێتە مای سود و قازانج بۆ تەواوی بازرگانە خۆشەویستەکان. چاوەڕێی نوێبوونەوە و ئەپدێتی هەرێک لەم شیکاریانە بن لە گروپی سمارت ترێدەر گۆڵد لە تێلیگرام لە خزمەتاندا دەبین.